کاکە باڤین زیاتر لە 3 ساڵ بەر لە ئێستا لەژێر بێوەشکاری گشتیا دەمودانمان بۆ چاکرێت کاتە لە بەریتانیا پیاوت بوو کابێت دانەکانی هەڵکێشێ سپاس بەخوا کە باوکی متمانی بێمە هەبوو دانەکانمان بۆ هەڵ نەکێشە و بۆمان چاکردەوە زیاتر لە 3 ساڵە و هەتاوکو ئێستاش ماڵەکە بەخۆشیێژی و پێش ڤیدیۆکەش پرسیان لە باوکی کرد کە وتی وەزعی دەمودانی زۆر باشە و کێشەی نییە ئێستا تەنها بۆ سەردان هاتوونە تۆ لەم 3 ساڵا بۆیە نەهاتوونە تۆ لەبەر مەسەلەی کۆرۆنا. How's your teeth now? Do you love your teeth? Yeah? Are they fine? Do you brush them? Yeah? Okay, just give them a like. Bhavin, can you have a like, please? Yeah? Thank you. يتروي كمان نتوسع دموداني بوم تابعكين بوي كنا هني كلور بتوه رئيس حرمتي طول مصالح شعب دشار إسلامي.